6 ساڵە وەفدەکانی نێوان هەولێر و بەغدا هاتوچۆ دەکەن. سەرۆکی حکوومەتی هەرێمیش دەڵێت گەشتبینین بە ڕێکەوتنەکان لەگەڵ عێراق. ڕێگنەکەوتنی هەرێم و عێراق وەک حکایەتی مێشی لێ هاتووە و نابڕێتەوە. 6 ساڵە هەموو جارێک کە وەفدەکان سەردانی بەغدا دەکەن بەرپرسان دەڵێن کۆبوونەوەکان ئیجابی بوون، بەڵام لە مەیدانی واقعدا هەر لێبڕینی موچە و سگەڵ وشین بۆ هاوڵاتیان ماوەتەوە و دانوستانەکان ناگەنە ئامانج. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە نوێترین پەیامیدا لەبارەی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا دەڵێت گەشتبینم بەوەی دەتوانین لەگەڵ حکوومەتی فیدراڵی بگەینە ڕێککەوتنی کۆتایی. لێدوانی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە ماوەی زیاتر لە ساڵێکە کابینەی نوێم دەهۆڵی ڕێککەوتن لەگەڵ بەغدا لێدەدات، ئەنجامەکەشی نابینرێت. ساڵێک و 2 مانگ لەمەوبەر وەفدێکی کابینەی نوێم کە تازە دەست بەکار بوو بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەت چوونە بەغدا و لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق کۆبوونەوە. لەو کاتە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت وتی بڕیارماندا دەست بە گفتوگۆ بکەین لەبارەی ئەو بابەتانەی پێویستیان بە چارەسەر هەیە، وتیشی لە کۆبوونەوەکاندا لێک تێگەیشتنی زۆر باش هەبووە. دوای زیاتر لە ساڵێک کابینەی نوێم نەیتوانیوە ڕێکەوتنێکی گشتگیر لەبارەی موچە و نەوت لەگەڵ عێراق بکات و تەنها کاتی بە فیڕۆداوە. سەرۆکی حکوومەتی هەرێم لە لێدوانە نوێیەکەیدا لەبارەی دۆسیەکانی هەولێر و بەغدا دەژڵێت گەرچی ئاستەنگی زۆر هەن، بەڵام هەرێمی کوردستان تیمێکی دانوستانی بەهێزی سەرتاسەری هەیە کە لە مەبەستەکانیاندا یەکگرتوون. بە پێچەوانەی سەرۆکی حکوومەت بەشێک لە نوێنەرانی کورد تیمی دانوستانکاری هەرێم بەلاواز وەسف دەکەن و دەڵێن خەبیری دارایی و نەوتیان تێدا نییە. تیمی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا کە پێگاتبوون لە قوبات تاڵەمانی جێگری سەرۆکی حکوومەت، ئاوات شێخ جەناب وەزیری دارایی، دارا ڕەشید وەزیری پلاندانان، خالید شوانی وەزیری هەرێم، ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران، هیچ کامێکیان پسپۆڕیان لە نەوت و دارایی نییە. لەبارەی یەکگرتووی تیمی دانوستانکاری حکوومەت چاودێران دەڵێن بەشێک لە حیزبە بەشداربووەکان لە ناو حکوومەت وەزیرەکانیان لە ئاوازێک دەخوێنن کە بە دڵی سەرۆکی حکوومەتە، لە دەرەوەش بەرپرسان ئاوازێک لێ دەدەن کە 180 لە پێچەوانەیە. دوای ئەوەی لە سەرەتای کابینەی نوێم دانوستان لەبارەی چارەسەری دۆسیەی نەوتی هەرێم لە نێوان هەولێر و بەغدا شکستیان هێنا، لە ئێستادا بە شێوەیەکی کاتی تا پەسەندکردنی یاسای بودجەی 2021 حکوومەتی عێراق مانگانە بڕی 320 میلیارد دینار بۆ هەرێم دەنێرێت لە بەرامبەر ڕادەستکردنی نیوەی داهاتی خاڵە سنووریەکان. شارەزایانی بواری وزە پێشبینیەوە دەکەن بۆ ساڵی داهاتووش یەکلاییکردنەوەی دۆسیەی نەوتی هەرێم و دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆی کارێکی ئەستەمە، مەش بەهۆی جۆری گرێبەستە نەوتیەکانی هەرێم و زۆری حەقدەستی کۆمپانیا نەوتیەکان کە هەرێم لە گرێبەستەکانیدا بۆی چەسپاندون.